ترامپی سەرۆکی ئەمریکا دەمرێت. هۆکاری مردنەکەی ڕاگەیەندرا. تەنانەت جەشزانین چەندی مانگ گیان لەدەست دەدات. ژنێکی ئەمریکی پێشبینیەکی مەترسیدار دەکات. ئەم ژنە ئەمریکیان لە شیرینەی خەو هەڵدەستێت و تەنانەت پێش ئەوەی جلێک لەبەرکات ڕاستەوخۆ مۆبایلەکەی ئەگرێت بەدەستێەوە و ڤیدۆیەک بڵاوەکاتەوە. لە ڤیدۆکەیە ئەم ژنە ئەمریکی ئەڵێت ترامپی سەرۆکی ئەمریکا دەمرێت. بەپێی پێشبینیەکەی ئەم خانمە بێت ترامپ لە ڕۆژی 3 نۆدا گیان لەدەست دەدات. دەڵێت دیار نییە ئایا دەی بەیانی یاخود دەی ئێوارە. کاتژمێردا بە کاتی ئەمریکا یاخود کەنەدا. ترامپ گیان لەدەست دەدات. سەبارەت بە هۆکاری گیان لەدەستدانەکەی ترامپ ئەم ژنە باسیلەوە کردووە ترامپ بە هۆکاری جەڵدەی دڵ دەمرێت. ڕاستەوخۆ دواوەی کە ڤیدۆکەی بڵاو کردەوە ڤیدۆکە بوو بە ترێندی تیکتۆک و ڤیوی ئەکاونتەکەی فڕی. لە ئێستاە هەڵاتیان کۆمنتی بۆ دەنووسن و هەندێک کەس دەڵێن کە ئەمە خوڕافیاتە و هەندێک کەسیش دەڵێن لەوانەیە پێشبینیەکەی بێتە دی. بەڵام ئەمە پەیوەندیەکی بە بارودۆخی ئێستای ترامپەوە هەیە. ترامپ لە ماوەکانی پێشوودا چەند جارێک کە دەردەکەوێت دەبنرێت کە لەسەر دەستی هێما و نیشانەی سێوی سەمەرە هەیە. جاری یەکەم هێمایەکی پرتەقاڵی لەسەر دەستی بوو، ئەم جارەش شوێنێکی برینی مۆر و ڕەشەوە بوو بە دەستیەوەیەتی کە هەرچەندە هەوڵ دەدات بە دەستەکەی تری بیشارێتەوە، بەڵام هێندێک گەورە و زەقا کە چاوی میدیاکان بە جوانی دەیبینێت. سەبارەت بەوەی کە بۆچی دەستی وای لێ هاتووە، خەڵکی لە کۆمنتا دەڵێن لەوانەیە هی ئەوە بێت کە ترامپ چۆتە تەمەنەوە. هەندێکی تر باسەوە دەکەن کە ترامپ ڕۆژانە تەوقا زۆر دەکات، هەروەیە دەستی بریندار بووە. هەندێکی تریش باسییانەوە کردووە دەکرێت هۆکاری مۆربوونەوەی دەستی ترامپ پەیوەندی دار بێت بە نەخۆشی دڵەوە. سەبارەت بە تەندروستی ئێستای ترامپ و تەبێژی کۆشکی سپی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ڕایگەیاند ڕاستە پەڵە لەسەر دەستی هەیە و پەڵەکان دەگەڕێنەوەی کە ڕۆژانە تەوقە لەگەڵ زۆر کەسدا دەکات. بەڵام سەرۆکی ئەمریکا تەندروستیەکی زۆر باشی هەیە.